مەبەستمە لەم بەشەی ئەم دۆسیەیەدا زیاتر تەرکیز بخەینە سەر پارێزگای هەڵەبجە و دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵەبجە دواتر لەگەڵ میوانی دووەمم بەگشتی لەسەر دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان قسە دەکەین. لە سلێمانی بەڕێز سانا و فەریدون جوانڕۆیی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵم دەبێت. کاک سانا و زۆر بەخێر بە سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. بۆ چوونی ئێوە وەکو پارتی چییە لە سەرنجامی هەڵبژاردنەکان لە پارێزگای هەڵەبجە؟ زۆر سپاس نورخان، ئەم کاتت باش، هیوادارم باش بی. سپاس. ئێمە خۆشبەختانە توانیمان بە نەیاران بڵێن ئێوە نەتانتوانی و ناتوانن، قەت ناتوانن. ئێمە زۆر سپاسی خەڵکی بە شەرەفی هەڵەبجەی شەهید دەکەین، زۆر سپاسی لایەنگران و ئەندام و هەواڵانی خۆمان دەکەین کە دووبارە متمانیان بە پارتی بەخشیەوە بۆی بتوانێت ئەو خزمەتەی کە لە شارەکانی تر هەیە لە هەڵەبجە و لە دەڤەری سلێمانی پێشکەشی کە بتوانێت خزمەتگوزاری هەڵەبجە بێت. ئەمە بۆ ئێمە زۆر مایەی خۆشحاڵیە، زۆر سپاس بۆ خەڵکە کە دووبارە متوانیان پێبەخشین. هەر بۆ زانیاری جەنابەت، پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ هەڵەبجە و هەورامان بە درێژایی دوو شۆڕشی ئەیلول و گوڵان. دەڤەری هەڵەبجە و هەورامان پاڵپشتێکی هەرە بەهێزی پارتی دیموکراتی کوردستان بوون. ئەو پاڵپشتێش وای کردووە کە حرەکەی کوردی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بتوانێت بە ئامانجی خۆی بگات کە ئەمە مایەی خۆشحاڵی ئێمەیە کە بتوانین ئەمڕۆ لە 20 توانیمان یەکێک لە کورسەکانی هەڵەبجە کە ئالنگارێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە، سەرەڕای هەموو ئالنگاریەکان، سەرەڕای هەموو بربەستەکان کە بۆمان دروست کرا کە ئێمە نەتوانین ئەو کورسێ بێنین. خۆشبەختانە خەڵکی هەڵەبجە و جەماوەری پارتی دیموکراتی کوردستان دووبارە ئەو متمانیان بە پارتی بەخشی کە بتوانێت خزمەتگوزاری خەڵکی کوردستان بێ کە ئەمەش ڕنگدانەوەی شیعار و بەرنامەی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانە، ئارامی ئاوادانی ئیشەڵڵا باڵە کێشێ بەسەر ئەو ناوچەیە لەژێر دەستی پارتی دیموکراتی کوردستان. ئێمە لە ساڵی 92 کە لەوێت تەواجدمان هەبوو، دواتر پارتی شوێندەسی لە ئاوادانکردنەوەی هەڵەبجە دیار بووە. ئەو پرۆژانی کە وەختە کراوە هەمووی لەژێر دەستی پارتی لەسەر دەستی پارتی کراوە. جەنابی سەرۆکی بارزانی یەکەم سەرۆکی هەرێم بوو کە توانی بە پارێزگا بوونی هەڵەبجە وەکو مژدەیەک بدا بە خەڵکی هەڵەبجە، ئەمە کە دەستکەوتی گەورەی بۆ ئێمە. دواتر کە ئەوان هاتن بە هەموو شێوەیەک ڕێگری لە ئێمە بکەن کە ئێمە نەتوانین وەکو پێویست خزمەت بە خەڵکی هەڵەبجە بکەین. هاتن باسی ڕێگریەکان کاکسانەوە دواتر باسیەوەش دەکەین، بەڵام ئێستا پێم بڵێ بۆچی هەڵەبجەیەکان متمانەیان بەخشیە پارتی دیموکراتی کوردستان؟ دیارە پارتی دیموکراتی کوردستان سەلماندوێتی کە خاوەنکردداری خۆیەتی پارتی دیموکراتی کوردستان هەموو خەڵک شایەتی بۆ دەن چی کردووە لە پارێزگەکانی هەولێر و دهۆک. خەڵکی هەڵەبجە ویستیان ئەو خزمەتەی کە لە شوێنەکانی تر پارتی پێشکەش بە خەڵکی خۆی کە خزمەتگوزاری خەڵکی خۆیان بتوانێت لە هەڵەبجەش ئەو کارە بۆیان کە هەرچەند کابینەی نۆمی حکوومەت یاریمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت چەندین پرۆژەی بۆ خەڵکی هەڵەبجە پێشکەش کردووە، چەند جارێک سەردانی هەڵەبجەی کردووە. ئەمە پێتان وایە سەردانەکانی سەرۆکوەزیران و گرنگیدانی کابینەی نوێم بە پارێزگای هەڵەبجە هۆکار بوو بۆ ئەوەی هەڵەبجەیەکان بیانەوێت پارتی دیموکراتی کوردستان لە هەڵەبجە نوێنەریان هەبێ؟ بە دڵنیاییەوە ئەوان ئەزانن کێ خزمەتگوزاری پێشکەشەکە و کێ ڕێگرە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری، بۆیە بڕیاریاندا کە پارتی وەکو یەکێک لە کاندیدەکانی پارێزگای هەڵەبجە یەکێکیان پارتی بێ بۆی بتوان ئەو تەواصلی لەگەڵ حکوومەتی هەرێم بەردەوام بێ بۆ خزمەتکردنی خۆیان کە ئەمە شانازێکی گەورەیە بە خەڵکی هەڵەبجە و بە پارتی دیموکراتی کوردستان بەخشراوە کە توانیومانە ئەو متمانەیە بەخشین بە خەڵک. ئێمە بەکردار پێشتری سەلماندوومانە بۆ داهاتوش هەمان بەڵێنەکان دووپات دەکەین کە خزمەتگوزارێکی سەرسەختی شاری هەڵەبجە و هەموو کوردستانە بین. وەکو خۆمان پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجەکەین، سپاسگوزاری خەڵکی هەڵەبجەین کە ئەو متمانەی پێبەخشین. دیارە ئەمە بۆ خۆی لە خۆیدا نیشانی ئەوەیە کە پارتی بەوە بینراوە کە لە پێشوو تر توانیوەتی خزمەتگوزار بێ، توانیوەتی لە شارەکانی تر شوێندەستی دیار بێ. جەنابی سەرۆک بارزانی هەمیشە وەکو خۆی گرنگیەکی زۆری بە خەڵکی هەڵەبجە داوە کە خاوەن قوربانێکی زۆرن کە توانیوانە پاڵپشتی شۆڕش بن. ئێمە حزبێکی وەفادارین بۆ خەڵکی خۆمان، بۆ خەڵکی دەبارەکەی ئەوەی توانیوێتی
بە شێوەیەک لە شێوەکان پاڵپشتی شۆڕش بکە ئێستش کە توانیوانە ئەم متمانەیە بە ئێمە بەخشن ئێمەش خاوەن ئەو متمانەین بەڵێنیان پێدین کە بتوانین وەکو پارتی دیموکراتی کوردستان چیمان لە دەستی بۆ شاری هەڵەبجە بۆ خەڵەبجەیەکان بۆ هەورامیەکان بۆ ئەوانی خورماڵ بۆ سیروانیەکان بۆ ئەوانی کە لەو دەبەرە ئەژین بەبێ جیاوازی بتوانین خزمەتیان کەین ئەو شارە بگینە ئاستێک کە لەگەڵ کە مقارنەیەکی بەراوردێکی لەگەڵ شارەکانی تر هەست بکەی کە بەجددی ئەمە بەڕاستی خزمەتی کراوە ئەمەش ئیشەڵا لەسەر دەستی کابینەی داهاتوو کە کابینەیەکی حتمما فلەلایەنە بێت لە خزمەتی شاری هەڵەبجە بین وەکو پارتی دیموکراتی کوردستانیش بۆ خۆمان ئەوەی کە توانیم بێتمان لە ڕابردوو پەیامەکانی خەڵکی هەڵەبجەمان گەیاندووە لە ڕابردووە ئێمە ڕێگریمان لێکراوە دەمەوێت دوو پرسیار بکەم بۆچی و چۆن ڕێگری لە پارتی دیموکراتی کوردستان دەکرا کە دەستی ئاوەدانی بگەێنێتە هەڵەبجە؟ ئەوە خۆی هەموو کەس شایەتی بۆەوەدا جەنابی سەرۆکی حکوومەت دێ لەوێ بەردی بناغە دانێ بۆ چەند ڕۆژێکی تر لایەنێک کە چاوی هەڵ نایە بۆ خزمەت گوزاریانە ئەچێ بەردی بناغەکەی ئەشکێنەمە هەموو خەڵک بینیوێتی و ئەزانێ ئەوان خۆیان ناتوانن خزمەت گوزاری پێشکەشکرد نایڵن لایەنی تر کە پارتی دیموکراتی کوردستانە کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیان بوو کە هەندێک شتی کرەوە بەڵام بۆ ئەوانەی کە مژدەی داوە کە بکرێ ئەوان بە هەموو شوێک ڕێگریەکەن کە نەکرێ خۆزگە ئەوان بیان توانایە کە ئەو خزمەت گوزاریانە پێشکەشکەن ئێمەش سوپاسوانەکردن بەڕاستی خەڵک ئەمنی خوێندوێتەوە خەڵک ئێستا هوشیارە ئەزانێت چێ خزمەتێکا و کێ ڕێگرە لەم هەڵبژارنەشە بەداخەوە ئەوان بە هەموو شێوەیەک ویستیان پارتی دیموکراتی کوردستان نەبێت بە خاوەن ئەو کورسیە خۆشبەختانە سەرڕای هەموو ئالەنگاریەکان سەرڕای ئەوەی کە هێزێکی ئەمنی زۆر لە بنکەکانی هەڵبژاردن هەبوو بۆ ترسانی خەڵک بۆەوەی خەڵک ناتوانێت بێتە سەر سنووقی نەنگدان خەڵکی ئەمە بە جورئەت و بە ئازادانە توانی بڵێ دەنگی من بۆ پارتی دیموکراتی کوردستانە بۆ پارتێکە کە هەمیشە خەمی خەڵک بووە خەمی ئەوە بووە چۆن بتوانێت کەلێنێک لە ناو شوێنێکەیە پڕی کاتەوە چۆن بتوانێت ئاوادانی بگەێنێ بە هەموو شوێنەکان چۆن بتوانێت ئارامی بەرقرار بکە کە ئەمە بۆ خۆی پەیامێکی گرنگە و ئێمە سپاسی ئەو خەڵکەکەین سپاسی جەماوەری خۆمانەکەین. منیش سپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەم سەنا و فەریدون جوانڕۆی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی لەگەڵمان بووی. دەستخۆش.